بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دژی دواکەوتنی موچە و شکستی حکوومەت هێرێم لە دابینکردنی موچە ناڕەزایەتیەکان سەری هەڵداوەتەوە و لە چەند شار و شارۆچکەیەکی هێرێمی کوردستانیش خۆپیشاندان و گرتبوونەوە ئەنجامدرا. بە میوانداری بەڕێز سەرکەوت شەمسەدین ئەندامی پەرلەمانی عێراق باز لە شکستی کابینەی نوێم لە دابینکردنی موچە هەروە سەبارەت بەوەی کە بۆچی لەگەڵ عێراق لەسەر مەسەلەی موچە ناگەنە ئەنجام دانوستانەکان لەو بارەیەوە بەکوێ گەشتون و ناڕەزایەتیەکانی خەڵک بەکوێ دەگەن. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. ناڕەزایەتیەکان دژی دواکەوتنی موچەی موچەخۆران لە هەرێمی کوردستان سەریان هەڵدایەوە. مامۆستایانی ناڕازی شاری هەولێر داوا دەکەن حکوومەتی هەرێم دۆخی پێدانی موچە ئاسایی بکاتەوە لە ئەگەری وەڵام نەدانەوەی داواکاریەکانیشیان هەموو ڕێکارێکی مەدەنی دەگرنە بەر. داوا دەکەین حکوومەتی هەرێم ڕەوشی دارایی و پێدانی موچەی ئاسایی بکاتەوە و ڕێگر بێت لەوەی موچەی فەرمانبەران نەبێتە قوربانی شەڕی سیاسی حزبەکان و پەیوەندی نێوان هەرێم و بەغدا. گردبوونەوە و خۆپیشاندان بە مافێکی سروشتی هەموو تاکێک دەزانین، بۆیە داوا دەکەین سەرجەم مامۆستایانی دۆک ئازاد بکرێن. لە شاری سلێمانی و ئیداری ڕاپەڕینیش چالاکان و فەرمانبەران و مامۆستایانی ناڕازی گردبوونەوە پشتیوانی خۆیان بۆ داواکاری مامۆستایانی شاری دۆک دەربڕی. داوای دەست بەجێ ئازادکردنی دەستگیرکراوەکان و خاوەن هەڵوێستی مەردانەی پارێزگای دۆک دەکەین. پێویستە دەسەڵاتداران لە جیاتی دەستگیرکردن و سەرکوتکردن بیر لە چارەسەری ئەم دۆخە و گیر و گرفتەکانی هاوڵاتیان بکەنەوە، چونکە دوجار لەو دەسەڵاتە ستەمکارانە هیچ دەرس و پند و عیبرەتێکیان وەرنەگرتووە. خۆشبەختانە ناڕەزایەتیەکان گەیشتۆتە سەرجەم کوچە و کۆڵان و شار و شارۆچەکان و تەنانەت لا دێ و گوندژینانیش ئیتر کورد وتەنی جام کە پڕبوو لێ ئەڕژێ. داوای ماف و قوتی و ژیانی خۆمان دەکەین، داوای ژیانی هاوڵاتیانمان دەکەین، داوای ئاساکردنەوە و وەسع دەکەین، داوای ئەوەکە دەکەین کە ئەو دەسەڵاتە هیچ کەوەها بە بێخەمی ئەو وڵات بەڕێوە ناچێت، بۆ شێوازەی ئەوان وڵات بەڕێوە ناچێت. داوا دەکەین ئەگەر بۆیان بەڕێوە ناچێت با چۆڵیکەن خەڵکی ڕۆشنبیر و خەڵکی بەتوانە هەیە ئەو وڵاتە نەک هەرەوە بەڕێوە بەر بەڵکو ئەی بژێنێتەوە. ئاوکات مامۆستایانی ناڕازی خوێندنی کوردی لە شاری کەرکووک دژی دواکەوتنی موچەکانیان گردبوونەوەیەکیان ئەنجامدا. داواش دەکەن ڕاژەکانیان بگوازرێتەوە سەر حکوومەتی عێراق. یەکەم دابینکردنی موچەکانمان مانگانە لە کاتی خۆیدا. دووەم گواستنەوەی ڕاژەی هەموو ئەو مامۆستا و فەرمانبەرانەی کە خەڵکی شاری کەرکووکن بۆ سەر ناوەند. سێیەم بڕینی ئەو بەشە بودجەی مامۆستایان لە کۆی ئەو بودجەی بۆ هەرێم تەرخان کراوە لە بەغاوە و هێنانەوەی بۆ کەرکووک و دابەشکردنی بەسەر مامۆستایان. چوارەم تەرخانکردنی بڕێک لە پارەی پترۆ دۆلاری شاری کەرکووک بۆ مامۆستایانی خوێندنی کوردی. پاڵپشتی هەموو مافێکی لای خۆشیەوە ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ پشتگیری لە داواکاری مامۆستایان دەکات و ئیدانەی دەستگیرکردنی مامۆستایانی شاری دۆک دەکات. ئێمە بەڵێ وەکو ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ هەم ئیدانەی دەکەین، هەم ئیدانەی دەکەن ئەم کارەی دوێنێ کە دەسەڵات کردی لە دۆک و هەم پاڵپشتی هەموو مافێکی مامۆستایان دەکەین، پاڵپشتی هەموو داوای ڕەوایەشی مامۆستایان دەکەین کە لە هەر شوێنێک بکرێتن، چکە بەڕاستی ئەمە حەقی مامۆستایە، مافی مامۆستایە، ناکرێ مامۆستا ئێستا وە خەریکە بەرەو جەژن دەچین بەڵام موچەی ساڵی نوێ وەرنەگرتووە. موسی ساڵ نوێ وەرنەگرتووە کە بەڕاستی ئەمە جێگای داخە حکومەت جگە لە بێ پلانی حکومەت و بێباچی حکومەت هیچ شتێکی تری لێ ناخوێندرێتەوە. ئەمە جگە لە فەشەلی حکومەت و حکومڕانی لە هەرێمی کوردستاندا هیچ شتێک لێ ناخوێندرێتەوە. یعنی تۆ سەیری کە ئێستا لە هەر وڵاتێک لەسەر کوڕی ئەم زەویە تەماشا بکە کە دواکەوتوترین وڵات تا ئێستانێکە وەکو هەرێمی کوردستان موچەی ئەوە تاخیر نەبووە، ئەوە دوانەکەوتووە. سەر هەڵدانەوەی خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان لە دژی دواکەوتنی موچە لە کاتێکدایە کابینەی نوێمی حکوومەتی هەرێم لە کاتی متمانە پێدانی لە پەرلەمانی کوردستان بانگەشەی کوردستانێکی بەهێز و ئابووریەکی بەهێزی دەکرد کەچی ئێستا شکستی لە دابەشکردنی موچەی موچەخۆران هێناوە.
جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاک سەرکەوت بە خێر بێ سوپاس بە ئەوەندەبوونتان زۆر سپاس و سپاس بە ئێوەش زۆر سوپاس بەر لەوەی کە بچین سەرموچەی فەرمانبەرانی سەر لە دوانێکتدا بوو بۆ کەناڵێکی عربی دەنگدانەوەی زۆری هەیە سەبارەت بەوەی کە داواتکردنە و تێرێم ڕابیگیرێ بە تەداخولی سەربازی لێدوانی لەم شێوەت داوە بەڵێ ئەو بۆ قەناتی ئەحد بوو کە ئەوان تەمان پرسیاریان کردووە کە چارەسەر چییە کە هەرێم و بەخان ئاگەنە ئەنجام تەمانەوە لە وەڵامی لێدوانەکە لە پرسیارەکەی ئەوانە من تومە مشکلی ئێمە نییە چارەسەرتان چییە مشکلی ئێمە ئەوەیە موچە و پارەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرن بە دادگا حەلیەکەن بە جێش حەلیەکەن ئەچن نەوتەکەی گرنەوە مشکلی ئێمە نییە ئەتوان بڕۆن حەلیکەن کێشەی خەڵکی هەرێمی کوردستان ئەوەیە پارەی خۆی مافی خۆی وەربگرێ حیزبێک یاخی بۆ لە عێراق حیزبێک یاخی بۆ لە دەستور حیزبێک یاخی بۆ لە یاسا حیزبەکان تریش ناتوان ڕوبەڕووی بنەوە لە هەرێمی کوردستانە بڕۆن چی ڕوەسایلە بەکاریان بەکاری بێنن لە ناویشیانە سوپا بەکار بێنن باش بۆ ناوخۆی کوردستان ڕەنگە بڵێن ئەمە کارگەری لەسەر ئاسایی شێرێمی کوردستانی ئاسایی شێرێمی کوردستان کوامەی ئاسایی شێرێمی کوردستان ئەوەی کە دوێنێ کۆمەڵ خەڵک خۆپیشاندانی کرد و کۆمەڵی خەڵکی مەدەنی و کۆمەڵ شەبیحە و شەلاتیان ناودن سەر ئەو جادۆ بیانانە بەر شەق و بەردار ئەوە ئاسایی شێرێمی کوردستانە کە بەرژەوەندی بنەماڵی بەرزانی بکەوێتە مەترسی و خەڵک بەنە بەر شەق ئەو ئاسایشی کوردستان نییە ئەو ئاسایشی بنەماڵێکی دایکراوە ئەوە نای ئاسایشی کوردستان ئەوەیە کە ئیسە خەڵکی کەرکووک و فەرمانبەرانی کورد لە کەرکووک و لە خانەقین و لە مووسڵ و لە دیالە و لە هەموو شوێنەکانی تر معەزەمەوە کەڕەم بکو فەرمانبەرانی تری عێراق موچەی خۆیان وەرەگرن و بەشێک لە پرۆژەکانی جێبەجێکرێت و دوان داوای مافەکانی خۆیان لە حکوومەتی عێراقی بکەن ئەوەی کە لێرە نە حکوومەت ماوە نە پەرلەمان ماوە نە دادگا ماوە پەرلەمانتار قسەیەکە یانە بەر دادگا و حەسانەی لێ وەرەگرنەوە ڕۆژنامەنووس پۆستێکی فەیسبووکە 2 هەفتەی کەنە ژوورۆ ئەوە ئاسایشی هەرێمی کوردستان نییە ئەوە ئاسایشی بنەماڵەیەکە ئەوە لە سایی بێدەنگی ئەو خەڵکانی ترۆی بەڵێ حکوومەتی عێراقی ئێمە مشکلی ئێمە نییە حکوومەتی عێراقی جێش بەکارێنێ دادگا بەکارێنێ دژی حیزبێکی یاخی دژی بنەماڵێکی یاخی پێشوازی لێ یەکەین کێشە مهمەوە کێشەی موچەی فەرمانبەران چارەسەرکە ئیتر لە هینمانە نەماوە لە خەریکی ئەوە بین 250,000ەکە بنێرێ یا نەینێرێ ئەم بەڵایە کە کەوت تووشی ئەم میلەتە بووە لە 2013 و 14 دەستیان پێ کردووە لە کۆڵە میلەتە نابێتەوە بە هیچ جۆفتێک لە بەغا چارەسەر نابێت هەموو چارەسەر نابێت بە هیچ شێوەیە کێشەی نەوت لە هەرێمی کوردستان ئەو معمعی لە بینی هەولێر و بەغا چارەسەر نابێت بەو گرتنەوەی ئەو قوفڵە نەبێت کە ئەو قوفڵەش ئێستا بەم حیزبانە ناکرێت بەڵکو پێویستەکە حکوومەتی عێراقی لە ڕێگەی تورکیاوەیکا لە ڕێگەی دادگای نێودەوڵەتیەکە لە ڕێگەی سوپاوەیکا ئیبراهیم خەلیلیان لێ وەرەگرێتەوە ئەوە کونی فیتنەکەیە لە هەرێمی کوردستانە ئەوە ڕەنگی خەڵک بڵێگەرە و بڕنەوتە نەبێ و بڕەموچێش نایەت بۆ خەڵک زیانی لێ ناکەم من زمانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەم ئەو بڕنەوتە بگرنەوە بە تەواوەتی هیچ نەوتێک نەنێرن دەستەی عێراقی بکەن نەیشینێرێ لە عێراق نەیشینێرێ بۆ نەیشینێرێ بینێرێ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەبێ مشکلە بندیوارەکانی شۆگەن بندیوارەکانی شو عێراق تۆ چۆن لە سەروانگەیەکەوە زەمانەتیەوە دەکەی زەمانەتی 100% ئەوە کەم نوتەکە بگرنەوە هیچ نەوتە نەنێرن دەستنیمی عێراقی کەن عێراق تەوان ئێستا خۆی نەوتی کەم کردەوە عێراق کێشەی نەوتی نییە کاک حەکیم کێشەی 250,000 نەوتی بێکەڵتی ئەمانەی نییە عێراق خۆی نەوتی نزیکی 1 ملیۆنی کەم کردەوە ئەوسەری وەزارەتی نەوتی عێراقە باڵێ بە پێڕێکەوتنی وڵاتانی ئۆپێک 250,000 بۆ چییە ئەمە کێشەی سیادەیە کێشەی ئەوەیە سبەنی ئەنباریش غازی دۆزیەوە سەر ڕۆیانە نەینێرێ بۆ ئوردن لەولا مووسڵ نەیدۆزیەوە نەینێرێ بۆ سووریا یەکێکی تر لە دیالۆ بینێرێ بۆ ئێران بۆ نیزام لە ئێرانە گۆڕا ئەمە بێتە فەوزە ئەمەی پارتی دیموکراتی کوردستان بە بارمتەکردنی قەزەی کوردی و بە بارمتەگرتنی شتێکەکانی تری یەکێتیش خۆی بەشدار مەسەلەی نەوت مەسەلەی هێزی تریش لە حکوومەتەدا هەیە تا حاکیموانە شەریک و ئەوانە بەشدارن و مەسئولن لە بەرامبەر هەموو ئەو تاوانانەی کە پارتی و بنەماڵێکی داریکراو لە هەرێمی کوردستانە ئەیکا بەرامبەر خۆپیشاندن بەرامبەر خەڵک بەرامبەر فەرمانبەران بەڵام نەوت ناردن و نەناردنی ڕێکەوتن نەکەوتن لەگەڵ عێراقە هەر هەمی بەدەست پارتیوێ ماباقەکەی شاگردیژنین لە بابەتی مەلەفی نەوتە یەکێتی لەو تاڵانکاری ناوخوا بەشدارەوەی پاڵاوگەیەکی داناوە بۆ من تا پاڵاوگەیەکیان هەیە لە بازیان ئەیفرۆشن بە عێراق بڕێکنەوتە و کارەبا فرۆشن بە عێراق پاڵاوگەیەکی تریان هەیە لە شوێن لە دوکانێکی تر مەسەلەن لەو بۆریانی لەو نەوتەی کە لە گەرمیان هەیە ئەوەی کۆیە ئەوەی مشەخۆری پێڵن بەو مشەخۆریە بتیایە بەشدارە بەزەوەی کە ملیاردێرە عیملاق و زەبەلاح بۆ کۆمپانیای کار لە 2 ملیارەوە قەبارەی بۆ بۆی هین بکڕێ ینی بەناوی کۆمپانیای وەهمیەوە خەریکی کڕینی کەشتی وشتی زەبەلاحە لە سنگافورە بە ملیارها دلار دابنی لە اعترافی وتەبێژی حکوومەتی هەرێم لە لوبنان کاڵەو پارەی ئەوە کۆمپانیاکەیە بەچی بوو بەوە ئەوی دەوڵەمەند بوو ملیاردێر کۆمپانیاکانی خۆیان بەڵام خەڵکی ڕەجاڵ کرد خەڵک لەوە ڕەجاڵتر و وێرانتر ئەبێ هەرێمی کوردستان ئەزانی کاک حەکیم ئەمە پێویستمان بە چارەسەری ڕادیکاڵی هەیە لە هەرێمی کوردستانە پێویستمان بەوە نێوەفتێک ئەڕوا ناڕوا نەوتەکە ڕێەکەون ڕێک ناکەون ئەمە هەمووی خۆ خەڵەتاندنە خەڵکی هەرێمی کوردستان لە بەردەم بوو دوو بژاردان
ئەتانەوە وەکو ئوردن یان دوبەی وڵاتەکەمان بەرەو پێش بچێت و لە ئیستقرارا بژی هاچی شەڕ و فەرتەنە هەیە کە ڕوبەری عێراق بێتەوە بیکەینە بە حکوومەتی عێراقی چارەسەری کە بمان خۆمان لەو ئاژەوانە دوورخەینەوە و خەریکی تەطویر پێدان بی بە هەرێمەکەی خۆمان یامان وەکو فەڵەستین بین و دەستگین بە قەزەیەکی درۆینە بە ناوی قەزیەی کوردیەوە کە حەل بۆ لە عێراقا و هەر ئاوا بەڕەجاڵی بمێنینەوە کۆمەڵێک پێ بن بە ملیاردێر و خەڵکەکەی تیش بەڕەجاڵی بمێنێتەوە من بژاردەی یەکەم هەڵە بژێرم بژاردەی ئەوەی کە ئیستقرارمانەوێ بژاردەی ئەوەم کە سوپای عێراقی کاکە یەک دنیا ئەفسەری کوردی تایە یەک دنیا خەڵکی پلەبەرزی کوردی تایە تایاری کوردی تایە لەسەر ئەساسی هیچ حیزبایەتێکیش دایان کردووە بە گەرەنتی یەکەم بە گەرەنتی یەک ئەفسەری پلەبەرزی یەزیدی لەناو هێزی کە طبعا ئەوتوانین باسی کەمینەکانیش بکەم ڕۆکۆبوونەوەیەکیان بۆ لەسەر کەمینەکان لەناو هێزی ئاسایشە هەبێ بەرپرسی عینکاوە ئاسایشی عینکاوە کوردێکی ڕەگەسپەرستی مەزهەبی هەر دژی دینی مەسیحێشە مدیر ناحەکان بە هەمان شێوە ئەمە گروپێک چەکداریان بەناوی خۆیان دروست کرد لەژێر تایتڵی هەرێمی کوردستانە خۆخەڵەتاندن بەناوی ئەوەی کە ئەمە هەرێمی کوردستانە ئەوە ئەم هەتاماین بەو ڕەجاڵی بەو نەکبەتێ باشە بەس سەبارەت بە توێژەکان تا ئێستا ینی هیچ بەرەو پێشچوونێک بۆ کێشەی موچە دوای دینە سەر هەرێمی کوردستان لەگەڵ عێراق هیچ بەرەو پێشچوونێک نەبوو ینی پێشنیازەکانی مستەفا کازمی چین پێشنیازی هەرێمی کوردستان چین ڕۆڵی ئێوە وەکو پەرلەمانتاران چییە لە بەغداد ئێمە لە بەغداد ئەوەی بەشێک لەو قسەی کە ئێستا کردم فشار لەسەر بەغدا کە ئێمە فشارەکانمان لەسەر کازمیتون ئەەکەینەوە بۆی ئێمە هیچ گرنگ نییە حکوومەتی هەرێم چی ئەکات چی ناکە ڕێناکەوێت لەگەڵ یا ڕاستیە جارە هیچ من هەر بتوانم پێی نییە فشارێک دەکەم مانگی خەڵک ئێوە مەسەلەن زیاتر لەسەر حکوومەتی هەرێم قسە دەکەن ئەی لەسەر بەغداد مەسەلەن چی فشارێک دەکەن یاخود چیتان کردووە لەسەر لەگەڵ بەغداد بۆ نمونە کاک حەکیم ئێمە لە میدیای عەرەبیە لەگەڵ خۆم دکتۆر غالب و ژمارەی پەرلەمانتاری تر بە بەردەوامی هجومی زۆر توندیش دەکەین بۆ سەر حکوومەتی عێراقی کە ئەم بابەتە نابێ ئاوا بیهەڵدرێتەوە خەڵکی هەرێمی کوردستان نابێ ساحێب بیهەڵدرێتەوە ڕێک ناکەوێت لەگەڵ هەرێمی کوردستانە پەیوەندی نییە بێ خەڵکی هەرێمی کوردستانەوە پەیوەندی بە ڕێککەوتنەکانیە بۆ پارتی و ئەوان ڕێکەون بۆ وەرگرتنی وەزیر بەڵام بۆ پشکی هەرێمی کوردستان ڕێناکەون لەبەرەوە دووفاقیە پێشماوتون و ئێمە خۆمان پشتگیری کازمیمان نەکرد ئێمە مەسوول نین لە بەرامبەر هەنگاوەکانی کازمیە بۆچی پشتگیریتان نەکرد لەبەر ئەوەی هیچ شتێکی هیچ وعدێکی پێناین هیچ بەڵێنێکی پێناین وعدی نەداوە بە یەک کەسی نەوەعد داوە وعدی موچە و هیچ شتێک هی لە کارنامەکەی مەسەلەی مافی کوردستان خەڵکی کوردستان ناوچە کێشە لەسەرەکان هەر باسی ئەوە کارەکە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە یعنی هەرەوە هیچ شتێکی تاریە یەکێتی پارتی لە شوێنی ترۆ گویان بادراوە و دەنگیان پیاوە بەڵام هیچ مافی هەرێمی کوردستان بە یەک وشەش باسی نکردو وشەیەکیش یعنی بڵێ موچەکە ماوەسم موچە هەرێمی کوردستان باشە ئێستا بەکوێ گەیشتون دانوستانەکانەوەی کە هەیە پێشنیازەکان چین ئەوەندەی بۆی لای خەڵک ڕوون بێ بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغداد بەستووە کازمی وەزارەتی مالی ڕاگەیاندووە کە وەفدی هەرێمی کوردستان بۆیە ناشتنەوەزان کە هیچ شتێکی دڵخۆشکەر نیە لە عێراقا پێ ڕاگەیاندون کە ئەو لەگەڵ هەرێمی کوردستانە ناوێت بگاتە ڕێکەوتنێ بکە کە تەئسیر لەسەر موچەی فەرمانبەرەوەی عێراق بکە ئەوە یەک دووهەم ئەو بەوە ڕازی نابێ هەرێمی کوردستان خەریک وەکو جاران تەنها ژمارە بە عێراق یا داهات پارەی داهاتەکە بە عێراق ئەو بەوە ڕازیە بێت یەکەم جارە ئەگەر 250,000 پێ بدرێ لەگەڵ داهاتی خاڵە سنووریەکان پێوەرەکەی داهاتی خاڵە سنووریەکانی خۆیانە نەک ئەمان بڵێن وەڵا ئێمە داهاتەکەمان 40 ملیۆن دلار و 6 ملیۆن دلار و نازانم شتێکی لە بابەتەیە ئەو خۆی حسابێکی تەخمینێکی داناوە نزیکەی 70 بۆ 100 ملیۆن دلاری داناوە بۆ ئەم خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان ئەوە نیوەیەکی 150 ئەوە لەسەر هەرێمی کوردستان حساب بکات 100 ملیۆن لەسەر هەرێمی کوردستان حساب بکات نزیکەی 250,000 بەرمیل نەوتیش ئەفرۆشی ئەویش 200 ملیۆنێکی دەسەکەوێت یعنی 300 ملیۆنی لەو داهاتی هەرێمی کوردستان لەسەر هەرێمی کوردستان خۆی حساب بکات پارەی یەک بەرمێنان یەک بەرمیل نەوتیش نایە ئەبێ خۆیان پارەکەی بن لەو نەوتی ترکە هەیەە طبعا ئەمە نایکەن ئەمە لە حاڵەتی زۆر ناچاریان نەبێ ماوەیەکی کاتی نەبێ نایکەن بۆیە عێراق نایکەت نه هەرێمی کوردستان نایکە پارتی شتیوان ناکە بۆ ماوەیەکی کاتی ڕەنگە بیکە عێراقیش لەمە 300 ملیۆن عێراقیش نزیکەی 250 بۆ 300 ملیۆنێکی تری خارە سەر 250 ملیۆنێک بۆ هەمووی بگەێنتە نزیکەی 9 ملیارد دلارێک بۆی کێشەی موچی پێچاسەکرێت بەس ئەم بچووکردنەوە حساب و حاسیبەکردن و ڕەزیلکردنی قەزیەی کوردیە لە عێراقا کێ سبەبی بوو کێ ئەیوێرا لە عێراقا پێش 2013 باسیەوە کە بڵێ پشتی هەرێمی کوردستان نایە هەرکەس نەیە بڕاب لە نایە بەس ئەو کەمێکەکەینەوە 100 زۆرەوە 14 بێ و با 15 بێ کەس باسی بڕینی ناکرد ئەمە بەهاندان و فیتنەی ئاشتی هەورامی و نەچران بەرزانی ئەم بەزمەی دەست پێ کرد بیرتانیە لە وتاری نێچران بەرزانی کە کاتێک کابینەکەی پێشکەش کرد لە 2014 باڵی پێنج و پێم وابێت کابینە هێشت ئەڵێ وەکو تەحەدایەک عێراق پێی وابوو ئێمە ناتوانین نەفرۆشین ئەوە توانیمان قوڕی کرد بەسەر ئەو میلەتە قوڕی کرد بەسەر ئەو میلەتە کە نەوت پێفرۆشت کاک حەکیم جایەتیش باسم کردەوە لەگەڵ بەرپرسێکی باڵای ئەمریکا چوونە ئەم مەسعود بەرزانیەکە ئەو کاتە سەرۆکی هەرێم بوو
تکاو ڕجای لێ کرد 250,000 بەرمیل هی ئەوە نیم خطوڕی پێ بکەن يعني با مليونك 10 ساڵی ڕێگە ئێوە 1 ملیۆن بەرهەم برن 10 ساڵ استقراری بەرهەمێنانتان هەبێت لە ڕێگەی عێراق بفرۆشن مشتری پیاکەن هەموو شتێ پیاکەن اقتصادی خۆتانی پێ دروستکەن شتێکی تر ئێوە بەرگەی بەرزونزمی نرخی بازار ناگرن کاتان لێ یەکەم دەست بۆ ئەم مەلەفەمە بەرم شێوازە دەرتا هێناوە پشتگیریتانەکەن داواکاری ئەمریکەکان بوو چەندین جارتکان لێکردن هەر بڕۆن وتارێکی تستیمۆنی پێڵم بە ئینگلیزی واتە شاهدیدان برێت مەگۆر کە لە بەردەم کۆنگرسی ئەمریکا لەسەر بابەتە پرسایی لێ کەم بەسەری نەوتی هەرێمی کوردستان ئەڵێ ئەم بابەتە نەوتەکەمەتان کە هەیە خطوڕی پێوە مەکەن ئەوڵێ بەشدار لە بری ئەوەی کێکە بچکۆلەکەی خۆتان بخۆن بەشدار بن لە کێکە گەورەکەی عێراقا ئەو دەوڵەتە بەس بەڕاحەت ئەمەی بە مەسعود بەرزانی وت کە نەوت بەرگەی ناگرن وڵاتانی گەورە بەرگەی ناگرن نەک ئێوە بەرگەی بەرزونزمی ناگرن عێراق احتیاطی هەیە ئێمەی هەین قەرزێنێ بانکی نێو دەوڵەتی هەیە توانین وڵاتانی تر قەرز بکات ئێوە نیتان ناشتانە لە یەک بەرزونزم ئەکەون باش ئەم خطوڕەیە مەکەن دنیا تکای لێکردن کە نەیکەن ئێستا پێویستمان بە حەلێکی ڕادیکالی هەیە وەفد لەگەڵ بەغدا و بەغدا وعدەیانایە هەموو حەلی چارەسەری چی دەکەن لە بەغدا مەسەلەن ئەی فشار لەسەر فشاری چی یەکن لەسەر حکومەتی کازمی بۆ ئێویشکە موچەکە بنێرە کە ئێستا مەسەلەن موچەکە ڕاگیرا و حکومەت لێرە توانایی پێدانی ئێمە جارێکە ڕۆشتن لەگەڵ هاوڕێیانمانە لەگەڵ پەرلەمانتارانی تریشا ئێمە کەوینە گفتو گۆڕەگەڵانە کە پرسی موچە بەنسبەت ئێمەوە خەتی سوورە پرسی موچە بەڵام بەڕاستیەکەی ئەگەر بشتان بڕۆن نەوتی هەرێمی کوردستان بگرنەوە بۆمباران یەکەن چی لە یەکەم مشکلێ منێ نەوتەکە بگرنەوە بەڵام ئێمە موچە خەتی سوورە لە هیچ مۆزوعێکی تر لەگەڵان نابین نە لە یاسای هەڵبژاردنات بتانەوێت لەگەڵ تا نابین نە لە یاسای دادگای فیدراالیەکەی دادگای فیدراالی پەکی کەوتووە و نە لە یاسای نەوت و غازیشەکە بەتمان تێپەڕێن ئەگەر تانەوێت لەو مەلەفان لەگەڵ تا نابین ئێمەمانە جارە ئەو مەوزوعمان بۆ چارەسەرکردن و جیایکەنەوە لە یاخیبوونەکانی پارتی دموکراتی کوردستان یاخیبوونەکانی بە دادگا حەلیکەن یانان بە دادگا بەرپرسەکانی بن بە دادگا سەرۆکی حکومەت بە دادگا سەرۆکی هەرێم بن بە دادگا لەکە لە دەستور یاخیە بێ بەڵام ئیشی ئێمە نییە ئەو مەعمەعی بینی ئێوە هاوڵاتی هەرێمی کوردستان باجی مەعمەعی بینی ئێوە نە بەڵام بەرپرسانی عێراقیش خۆیان بەشدارین لەو سزادانە مادام مەسەلەن قسە لەسەرەوەی ئەگەر بەرپرسانی هەرێم کەم و کوڕێکیان هەیە ئەی بۆچی مەسەلەن خەڵکەکە ببێتە قوربانی چارەسەرێک بدۆزەوە مەسەلەن موچەکە بگاتە دەستی خەڵک یان شتێک بکەن ینی خۆی بەرپرسانی عێراقیش تاوانبارنین لە بەڵام بەشێک لە پرسیارەتی گەورە کردی سەرشانیان بەڵام ئەم کۆڕۆنایە ڕێگەی نییە ئێمە لە جاری پێشوە شەو و ڕۆژ کاک حەکیم خەلیکی ئەم گفتوگۆ بینێ لەلە بە شێوەیە ئەوەی کە عاتیفەیان ڕافکێشین يعني أملك من بيانك كأما حكومتك تازي ورجع أم كابرايا هاتوها هني وعدية ولا واشنطن بوستا وتاريخ نسيو أظن هلا لا يتوبوا ديارة لو واشنطن إجازة تباسم كر كأبد دفتك بيني يعني أمسر حكومة تازة كترك زورش قص قادو ترى لنا تجربة برزاني وزور يعني ترى ولا أنا موضوع ترى زور درندانا مع ملاك بيري شيء بلا ما نجي شوارع من تبقابلك ما كله لو أنا بقينا طبعا زور موت بقينا كنت هاي أمصال جارك تباسم قرارنا مكينه ولا موصل ما يكينا برد قرارنا قلت ربويه قرارك قيراني متمانية قلت ربوي إما لقل يعني عراقي كاركين بلام أم بكوتني برلمان عراقش بوي كورونا درفتي كيباناو بكوتني دادگای فدرالیش درفتي ديسانو بعراقي أو شكم عراقش خوي وز إخراج أويش دندري هرمي كردستان بو كازمي مهم نيزور دندري هرمي كردستان بغداد مهمة بصرة مهمة كربلاء نجف مهمة بوي إما دوامان كد دوامان كد بيان ما دركت هي إذا كانت بيان ما دركت لقل حو برلمان تار إمزا ما كرت كأم بابت وعدي نياوه هیچ وعدێکی ناوە لانی کەم بۆ موچە وعدی ناوە بابەتەکان ترتان لەگەڵ چارەسەرکە دەنگی جارە پێمێن بیکەن بە فشارێک لەسەر ئەمریکا لەسەر لایەنەکانی تر چونکم ئەم بابەتە بۆ حل نابێ ئێمە ڕاستەکەی ئەڵێن بەلایانی عراقی بەشێک لە بەرپرسایەتی ئەکەوێتە سەرشان بەڵام بەڕاستیەکەی فرسەتی گەورەشەیە چەندی جار لایەنە شیعەکان بەخۆمیان وتووە ئەگەر لایەنە کوردیەکانی تر لەم قەزەیە نەدەرەوە کە ئەمە قەزەیەکی کوردی نییە نەوت يعني بارتينيك على قضية كردي يعني چندين برلمانتاري سائرون هي جماعتي فتح كبيان وتويت اوان امادن ام باباته بشوي حلكن كبارتي زرمندي سركي بلي بلا همو هي كانت دسم بالي بارتي وقتو ام باباته كان بياني ارينو بقى هم يدز بقوتاري طائفيه كاتو تشجر بالي برزاني ولا لا بقى من بلن بي ام هي كانت بدوك وبديل خويا بشان بن لبرسي وزارتي خارجيشه لو باباته خويا بدل بشان بن هي الشيعة كان يانا بيشوفكم هي الشيعة كان نبي بين ناوتي شيء كردي اما ام طائفيه سرطانيه كتوشي عراق بس وكو ليستي موچش ئەوەی کە لە بەغداد پێشتر وەکو کۆمەڵێک پەرلەمانتار داوەتان دەکرد کە ڕاستە خۆ عێراق موچە دابەش بکات بەڵێ ڕاست یعنی ئەمە ئەو میکانیزمەکەی مشکلێتی هەیە مەسەلەن هیچ لیستێکی موچە هەیە لە بەغداد ڕێگە چارەیەک بدۆزرێتەوە خەڵک لەم بايومتري كيانيا بعراق بس بايومتري ليسي موشانيا لين بابل بياناتني من بيانات مالي بياناتي فرمان بران بو اوي بن ديوارو فرمان بي راسخنا اللي يجيا كينو
بۆ ئەوەی فەرمانبەرە وەهمیەکان جیاکەینەوە تحقیقی تیا بکرێ و بەیاناتی ئەوەی کە خدمات چەند ساڵ خزمەتی هەیە فەرمانبەرە تەرفیعی کردو تەرفیعی نەکردووە عێراق مەلەفەکە بە کاملی وەربگرێ هەر بۆ معلومات ئێستا داتایەکی وردی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کەوتوتە بەردەست هەم لە هەرێم و هەم لە بەخاوە باش يعني هەرێمی کوردستان وەکو فەرمانبەری ڕاستەقینە طبعا هین جیاوازە خانشین جیاوازە فەرمانبەری ڕاستەقینە 420,000 کەسی هەیە فەرمانبەرەوەی پێ فەرمانبەر ئیش ئەکا 420,000 کەسی هەیە بەڵام کۆمەڵە موچەخۆر هەیە نزیکەی 100 شتێکەوە پێم وابێ هی شەهیدان عێراق ئەوە ئەندامانی لیژنەی شەهیدان و زیندانە سیاسەکانی عێراق با جواب بنن من لە خوارم پرسی ئەم موچەیە بۆ ناخەنە سەر عێراق دووسێ ئەندامیانی پارتیشی تیاوێکێتیش تایە هەردووکیان وتیان عێراق ڕازی مؤسسەی شوهداء و سیاسیین ڕەنگە ئێستا لە بەرزەختی مادین ڕازی نەبن بەڵام عەڵێ وەزارەتی شەهیدان و ئەنفالی هەرێمی کوردستان هەڵوەشێنەوە بیکەن بە مؤسساتێکی سەر بە ئێمە يعني ئەوان ڕازی بەڵێ وتیان لە شوهداء و تقریبا نزیکەی 120,000 شهید و بەڵام هەندێک بەرزنزمێک کرا و بەڵێ هەندێک بەرزنزمێک هەندێک عایلەی شەهید هەیە لە ئێمە موچەکانیان زیاتر ئەگە بسێ سەر عەکتۆزێکم تەکە بەس ئەوانە قڕەبوو ئەکرێتەوە بە شێوازی تر توانێت ئیشی لەسەر بکەین ینی بۆی چیەوە نەکرامە ئەمان ئامادە نین ئەو مەلەفە تەسلیمی شەهید وەزارەتی شەهیدان هەڵبۆشێتەوە داواکاریەوان بوو بەتەنها وەزارەتی شەهیدانەکان نی هەڵوەشێتەوە ئەوان ڕفراندنە هەڵوەشاندەوە هەموو شتێکی بۆ هەڵوەشێنەوە بەیانی داواکەن ناوی هەرێمی کوردستانیش دەمێن تۆ کە ناچار بن ئەیکەن شتانە مهم نیە بەلایەنەوە ئەزانین چێمە بەلاو مهمە ئەوان بە ناوی 120,000 شەهیدەوە پارێکی زۆر ملیۆنان دۆلاری تریان دەستەکەی ئێ ئەو ناوە بنێرێ بۆ بەخا من ئەچم سەیدێکێکم یان خەڵکێکی تر تەحقیقی تیاکە فڵانی کوڕی فیسایی تایە کە هیچی وارسێکی نەماوە موچەکەی هەرماوە ئەچێ بۆ حیزب ئەمە هەر شەهید نییە خۆی زیندووە بۆ نمونە موچەکە وەرەگرێ پێزانین ئەمە مردووە بە کارەساتی سروشتی مردووە کردوانە بە شەهید هەموو ئەوانە دەرەکەوێ فەساحەتەکان و ئەو پارە دزینەی کە لەو ڕێگەیەوە دەسانەکەوێت کەم بێتەوە بەڵام ئەڵێ چی پێت مەسەن ئەوە ناڵێ ئەڵێ وەزارەتی شەهیدان هاتبوون بۆ بەغا بەرپرسەکانیان ئەڵێ کاکە ئێمە چۆن ناوی شەهید و ئەنفالی خۆمان ئەو ناوە پیرۆزە ئێمە ئەیەن دەست حکومەتی عێراقی ناوی پیرۆزی و چی خەڵکەکە مرد لە برسە کە سوکاری شەهید و ئەنفال مرد لە برسە باسی چیم بۆەکەی لەبەرەوە گەژیانیان باشتر بکرێ بۆ ینی آخر بەشێکی ئەوەیە کێشەکە ئەو پارە زیینەی بۆ پارتوکێتیان نامێنێتەوە چکم خەڵکی تیا بە کارەساتی سروشتی مردووە کریانە بە شەهید خەڵکی تیان نەمردووە پارە شەهیدانە وەرەگرێت باش ئەنی ئێستا لیستێکی موچەی ڕێکوپێک لە بەغداد نییە بۆ ئەجابا بۆ تاواکەم ئەوە 120,000 شەهیدان تەقاوت ئەوەی خانەشینی ڕاستەقینە باسی ئەوە ناکەم 200,000 تریان بە ناوی عەمید و عەقید و بەزم و ڕەزمەوە تەعین کردووە ئەوە لە عێراق ڕەفزە ئەو هی بەعسەکانی ئەمێ ڕەفز کردوەوە نەکەرەوەی کە کەسێکی تر لە شاخ بوو بێ و نازام دوو ڕۆژ لە شاخ بوو بێ بەڵام تەقاوتی ڕاستەقینە دوو کێشەی هەیە ئەگی ناچێت سەر عێراق هیچ مشکلێکی نییە کێشەیەکیان پارەی سندوقی تەقاوتی هەرێمی کوردستان نەماوە خوراوە حکومەتیان خواردوتی ئێستا خانەشینان هەموو مانگی پاران لێ بڕە پارەکان خوراوە لە یاسای چاکسازی وا بڕیارە دروست بکرێت بەڵێجا ئەو بڕیارە بڵێ بڕیاریشاندا سندوقی داهاتە نەوتەکان دروستکەن خوا ئێستا بینیت باش ئەو کێشەیە ئەوەی لە یەکەم دووەمیان ئەم وەهمیانەیە ئەم خانەشین وەهمیانەیە ئەم دوو کێشە جیاکارەوە لێ هەردووکیان لێ جیاکەرەوە ئەو داهاتە بە پرسیارەوە کە سندوقی خانەشینی عێراق ئامادەیە پارەکەی با سندوقی خانەشینی عێراقی وەکو ئێمە نیە پارەی خۆی ئەسڵەن ئەوەی پارە هەیە یاوەتی بە عێراق بە حکومەتی عێراقی بە قەرز نزیکی 5 ملیاری 4 ملیارد دلار یاوەتی بە حکومەتی عێراقی بە قەرز قەرزی ناوخۆیی لەبەرەوە ئەوەش چارەسەرە بێ یعنی ئێمە لیستێکی ڕاستەقینەی ڕەشیقی فەرمانبەرانمان هەیە هەر زۆر لیستێکی ڕەشیق و ڕێکوپێکە 400 ئەوەندە هەزارە کە بە مقیاس کەمترە لە عێراق بەڵام ئەمان بە ناوی بۆ ئەوی پارێ زۆرتر لە عێراق بدۆشن بە ناوی فەرمانبەرەوە بۆ ئەوەش کاتی خۆی منافەسەی دوو ئیدارەیەکە دنیای فەرمانبەری وەهمیان بردیوارەکان لە هەردوو لایەن بەڵێ من ڕۆژێکیان لەم ڕۆژانە لە شوێنێک بینایەکەوە ڕۆشتم کاک حەکیم یعنی تقریبا خۆ بەتەنها موچەی نییە ئەمە تەنها موچەی بندیوار نابن ئەو بۆ زانەریتان ئەمە یەک دنیا مەسرفیان هەیە بدیوارانە بۆ نێکێتی دەستگایکی ناوی ڕێکخراوەکان ئەوە هەزاران کەسی بە ناوی ڕێکخراوەکان تاعین کردوم کارمەندی حیزبین جارێ لە شوێنێک ڕۆشتم بە دەیان سیاریان وەستا هەموو ساوە ڕێکخراوەکان لێرە لە سلێمانی بەڵێ لە سلێمانی هەر یەک ئیشیشیان نییە یەک ئیش بەنزین سەرفەکان و سیاری ئاخر مۆدیلیان بۆ کردراوە لەبەرەوە ئەمە تاڵانکاریە بە ناوی هەرێمی کوردستانەوە ئێمەیان ڕەجاڵ کرد ئەنی فەرمانبەرانی ڕاستەقینە بوونەتە قوربانی بەڵێ بوون هەر هەموو هەرێمی کوردستان و قەزەی کوردی بۆتە قوربانی چەند سەد ملیۆن دلاری هەموو قەزەی کوردی بازرگانی پێوەکرێت ئەگەر خەڵکی هەرێمی کوردستان قبوڵێتی بازرگانی پێوەکو فەڵەستینمان لێ بکرێت ئەوە حاڵی خۆیان نەبین باش وتت کە مستەفا کاظمی ئامادە بوو ئەگەر هەموو لایەنەکان یەکدەنگ بووان وعدی موچەی دەدا چونکە تۆ دەڵێ ئێستا وعدی پێنەدان و
مەسەلەن دەگلایانیش دەنگیان پێدا پارتی و یەکێتی دەنگیان پێدا پێ دوای ئامادە دەبوو موچەکە بنێرێگە دەنگیان کورد دەنگی پێنەدابێ من دڵنیام ئەیتوانی تەمان بە زەختی لایەنەکانی لەگەڵ لایەن شەعەکانە لەسەر ئەوە ڕێبکەوێت ئێوە جارە 250,000 بم منیش پارەی موچەکەتان بۆ لێرم دواتر لەسەر تەفاسیل ڕێکەوی بەوە ڕێکەوت چونکەم ئەگەر ئەویش نەبووە لایەنەکانتە لەسەرەوە ڕێکەوت نێسن کۆمەڵگەی نێودەوڵەتی بە حسابی خۆیان فشاریان لێکردون کە حکومەت هەبێ لە عێراقا بە کۆمەڵگەی نێودەوڵەتی مەرجەکەمەوەی یعنی ئەگەر تۆ مەرجە لێ نەکردووە چی سەدەقە کرد خێرە کردووە چی لە پێناو چیە دەنگیاوە بە کازمی یعنی لە پێناو شتێکە پێم بڵێ لە پێناو وەزیر کە پێی نیایی ئێستا یعنی لە پێناو چ شتێکە بێ خۆ نابێ پێمان بڵێ خەڵک لێ پرسێتەوە یەکێتی و پارتی و کارتە فشاریان هەبوو ینی بۆ نمونەکە دەڵی دەنگیان پێنەدابێ حکوومەتەکەی هەر نەدەڕۆیشت یانە ئەگەر دەنگیشان پێنەدابێ کورد نزیکەی بۆ نمونە نزیکەی 50 کورسی هەبوو بەشێک لە سونەکانیش لەهۆی کە کورد ڕۆشت اینجا چوونە لە ژوورەوە نزیکەی 70 کەس نەڕۆژ 70 کەسەکە لە 220 کورسیەکە دەرکە 230 بسەرەتا نساب دروست نابێت نساب دروست نەکرد بۆ ئەینەکەی بۆ کابینەکەی و گەورەترین فشار دروستە بوو لەسەر کازمی و لەسەر هەموو لایەنەکان دروستە بوو بەڵام ئەمە ڕاستە خطوڕی خۆی هەیە بەس خطوڕی خۆی چییە من هاتووم لە هەرێمی کوردستانە کازمی بۆی مهمە دەنگدەری بەغدا ڕازی بکە بۆی مهمە خۆپیشاندەری بەغدا و بەسەر ڕازی بکە هەرێمی کوردستان دەنگدەری ئەو نین دەنگ بەو نایە هی دەنگدەری کێن هەرێمی کوردستان دەنگدەری حیزبە کوردیەکان هەیە حیزبە کوردیەکانیش منیش ئامادەنیم حەزێکی عێراق گڕ بگرێ هەرچێکەکە من جاری لانی کەم ئەم بابەتی موچەم بۆ چارەسەر بکە یلانی کەم لایەنەکانی تر پیاوە تا ئێمە ئیمزای بۆ کازمیەکەین کێشەی موچە چارەسەر کە بڕۆ ئەو نەوتە چی لێکە قوفلی لێکەی دایخەر داواکارێک تەنارەستی کازمی نەکرد پەیامێک تەناڕاستە نەکرد مادەم لەسەرمان پەیاممان ئاڕاستە کرد ئەو مسۆگە پارتیۆکێتی مسۆگەر کردبوو زۆر بەلای مهم نەبوو پەیامەکە ئێمە پێم تەناڕاستە کرد بەڵێ لە برادرانی ئێمە دانیشتبوون بەشێک لە برادرانی ئێمە وشەوە لەگەڵی دانیشتبوون دوو شەو پێشەوەی دەنگنای لەسەر داوای زوعدێکی نابوو داوای چیتان کرد داوای کردبوو کە پشتی موچە لەگەڵ مستحقاتی جوتیارانی هەرێمی کوردستان ئەو دوو بابەتە لەگەڵ مەسەلەی مستحقاتی پێشمەرگە هەر هەمووی یەک لای بکاتەوە هەر بۆ بەزانیاریش وی بیرم نەچێت بۆ پێشمەرگە زۆر پەیوەندی بە کازمیۆ نیە پێشمەرگە تەنها ئەمان لیستی ناوی پێشمەرگە بن بە عێراق و تەسلیمی سەرۆک وەزیرانی عێراقی خۆی بکەن وەکو حەشدی شەعبی و ئەوانە و سەر بە سەرۆکاتی ئەنجومی وەزیرانی عێراق بێ لە ڕووی فەرمانوەرگرتنەوە بە تەنسیقەوە لەگەڵ هەرێمە ئەتوانن موچەکانیان نەکاربەنێ ئەتوانن موچەکان هاوتای سوپای عێراق لێکەن لە بەرزکردنەوە هەموو شتێکیان حتا چەک و هەموو شتێکیان پێدرێ دەتوانن ئەوە بکرێت بۆی نەنادنی لیستەوە بووە بەهۆی نەنادنی لیست و تەسلیمکردنی ئەو مەلەفی عەسکەری بۆ دەرەوەی هەرێمی کوردستان بەدەست سەرۆک وەزیری عێراق ئەمان ئامادەنین نیشتیوا بکەن ئامادەنین ئەم چەکدارانی خۆیان هەموو مانگێکا کەین بۆ معلوماتێ پارتی ئەچێ بۆ پارتیوەکێت یاریکە ئەچێ بۆ وەزارەتی پێشمەرگە هەموو مانگی ئەچێ وەزارەتی پێشمەرگە فەردێ دووسێ فەردە پارە وەرە ئەبا لەگەڵ خۆیان دووسێ فەردە پارەی عێراقی بە فەردە هەر بە ینی ئەوە تعلیق نییە هەر بە ڕاستی مای بە فەردە ئیبەن ئەڵێن ئەمە هی چییە ئەڵێ بنووسە ئەمە هی 53,000 زێرەڤانی ئەوە 56,000 56,000شم هەیە هێزەکانی هەشتا ئەویش دووسێ فەردێ ئەیبەن یەکێتیش تۆزێ ئەنی ئینتر بوو تۆزێ باشتراتۆتە پێشەوە چی کردوێتی منیش 53,000 هێزەکانی هەفتام هەیە ئەمان تەمان هەر لێ 53,000 یەکێتی یەک چاکی کاڵێک ئەوش کۆدەکانیانە بەس کۆدەکە نازان بەشەرەکە ماوە نەماوە فەسڵتان کردوە فەسلیان نەکردووە یعنی ئەمە هیچ لێ نازانین سپاس دەکەم ناوەڕێکمانە دەگەڕێن وڵاتان بەڵاوی نێرانی بەڕێز ناوەڕێژی کورت و دەگەڕینە وڵات تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە ساردخانەی چوارقورنا بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تەن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریش کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن
ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە. هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگا پەلەوەریەکان. ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان. ناونیشان 4 قوڕنە نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل. ساردخانەی 4 قوڕنە. سۆزی دایک بەهێزمان دەکات. دوای پێکەنین و گریان شیری ئەپتلۆن ئارامبەخشە. بۆ ئەوەی منداڵەکەت لە شولارێکی تەندروست و بەهێزی هەبێت، شیری ئەپتلۆنی هۆڵندی بەکاربێنە. شیری ئەپتیلۆن لە تەمەنی 1 ڕۆژی تاوەکو 3 ساڵی بەکاردێت. ئێستا توانە وەزر و داهاتووی منداڵەکەت زامن بکە لەگەڵ شیری ئەپتلۆنی هۆڵندی. شیری ئەپتلۆن ڕاستەوخۆ لە هۆڵندا بۆ کوردستان دێت. ئەپتیلۆن باشترین شیری سەردەم. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی، چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال، پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6. واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 070 353 27 27. هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. جارێکی تر سەڵاتتان لەبێت بینەرانی بەڕێز کاک سەرکەوت بەسمە ڕێکەوتن لەگەڵ عێراقمان کرد بە سەراستی ناوخێریم کە ئێستا لە بەغدادەوە موچەنەیە موچە دواکەوتووە فەرمانبەر هەیە مەسەلەن دوومان کە زیاترە موچەی وەرنەگرتووە. ئەمەش جۆرێک لە داهێنانەوەی سیستەمی پاشەکەوت ئەم دواکەوتنەشکردنی موچەی فەرمانبەرانە بە وچوونی بەڕێزت بە نیوە ئەم سیاسەتێکی ئێستا پەیڕەو دەکرێت. بەڵێ خراپتریشە لەوەی جاری پێلەوەی پێشووتر، ئەنی هەر بە ڕوو ئەو موچەکە و نیوەکەوەی ناگەن. بازار تەپیوە 70 ڕۆژە بە پارە سەرەکی ترین پارە لە عێراق و لە هەرێمی کوردستانە بریتیە لە پارەی موچە. نهاتۆتە بازار تەدمیر بۆ سەری دوکاندارەکان کە سەری بازار کە بە تەواوەتی وێران و تەپی بووە و ڕێگەی سەیتەرەکانیش نییە عێراق خەڵکی ناوچەکانی تری عێراق بێن سەردانی هەرێم بکەن بۆ نمونە جێژنی شابێن سەردانی هەرێم بکەن بۆ ئەوەی بازار تۆزێک بوژێتەوە. لەبەرەوە خەڵک یانی یەکجار لێ ئەز نزیک بێتەوە کاک حەکیم تا بنمونێک بۆ بێنمەوە هەر لەسەر قسەکانی پێشووشەوەی ئێستش پیجێک دروست کراوە کە دەستگای پاراستن دروستی کردووە بە نای منەوە. پیجەکە شتی وەرونە من ئەڵێم پێویستەکە کێشەی نەو دەبێنی هەرێم و عێراق چارەسەر بکرێ. ئەگەر بە قەزا بێ بە چەیش بێن بەلای منەوە مهم نییە، من موچەکەم بەلاو مهمە و ئەسلی مۆزوعەکە بێتە لە موچەکە چۆن عێراق حەلیەکە کێشەی من نییە. بۆ نمونە ئەوان ئەڵێن دەستکاری ئینەکەیەکە نووسینەکەی منەکەن ئەڵێن چی؟ ئەڵەن سەرکەوتنی ئەڵێ ئەمە پێشوازی بەسەر دەبابەی بۆ نمونە بەسەر دەبابەی عێراقۆیین و هەولێر داگیرەکەینەوە و تەمەن ڕێک ئەوان نووسیانە پارتی چەکەکەین. تەمەنەوە پیجێکی تەزویرە. بە دوای سەری کۆمنتەکانم کرد. ئەمەندە خەڵک بێزار بوو هەماڵ دەستی خۆش بێ. سەری کۆمنتەکان زۆر ئیجابیە. بەشی هەرە زۆری کۆمنتەکان ئیجابیە. یعنی ئەگەشتە ئەو حاڵەتە کە خەڵک بە حەدێک هەر داگیرکردنی هەولێر لەلایەن عێراقەوە پێشوازی لێ بکات. بڕۆ سەری پیجەکە بکەن سەریکە و پیجە ساختە بەناوی من دروستیان کردووە. لەبەرەوە ئەمە ئەو پەڕلیلوتکەی بێهیوای بوونە لە ئەو شتێک کە نای حکوومەتی هەرێمە ناوێ نابوو لە حکوومەتی هەرێم ئەوە پێشروش باسم کە کەمە حکوومەتی هەرێم نیە ئیماراتی بەرزانی تاڵبانیە. بۆیە ئەم نەهاتنی پارەیە و موچەی دوو مانگ و سێ مانگ و نە بە یاسای چاکسازی چارەسەرە بێ نە بە وەفد و هاتن و چوون چارەسەرە بێ ڕادیکاڵ چارەسەربوونەکە کۆتایی هێنانە بە مەلەفی نەوت. ئەو مەلەفی نەوتە کۆتایی پێنێت ئەو بابەتە یەک بۆیان یەکلایی نابێتەوە کاک حەکیم بابەت نەوتیش بچێتە سەرەوە هەمان بەزمە. ئەم
بابەتە پێویستی بە چارەسەرێکی ڕێشەی هەیە کەوادارم هێزەکانی تر ئێتر دەستبەداری ئەو خیتابە بن کە نەوتکەن بە قەزەیەکی قەومی نەوت قەزەیەکی قەومی نەخێر بە هیچ شێوەیە قەزەی کۆمەڵی کۆمپانیای کار لە حکوومەتی هەرێمی بەذاتی دەستکەوتووە ئەنی کۆمپانیای کار مانگی نیم لای دەستکەوتی مە دەستمان ناکەوێت ئەو سەری کۆمپانیەکانی سەری ڕاپۆرتەکە دیلۆت کرد ساڵانە بڵین لە مای 3-4 مانگی ساڵانە نیە 3-4 مانگی داهات ڕابردووە 600 میلیۆن دەستکەوتووە 600 میلیۆن دلاری دەستکەوتووە ئەوەی کە لە وەرزی ئینە سێمانی یەکەمە ئەو هەموو پارەی دەستکەوت و پارەکە بۆ ئانەڕە ئەو حەقی نییە پارەی خۆی وەرەگرێت نەوت بە $8 فرۆشی یا بە $10 فرۆشی پارەی خۆی وەرەگرێت باش لە ڕۆڵی هێزەکانی تر لە حکوومەت پێڵەکەی بەس ینی ئێستا یاخود خەڵکیش پێدا دەبێت چۆن دژایەتی ئەم سیستەمی پاشەکەوتە بکەن ئەگەر پارەش نەبێت ئایا خەڵک دەکرێت دژایەتی بکرێن مەسەلەن حکوومەتیش بڵێ پارەمان نییە بۆ دۆخەکە بەم شێوەیە حکوومەت پارەی نییە بەزێکی پاریان هەیە پارەیان پاریان هەیە وەسەرکی حکوومەت خۆی شوشتری هەیە ئەنی هەندێک پارەی حیزب پارەی هەیە کۆمپانیەکانی حیزب پاریان هەیە تۆ ببینیت تۆ کۆمپانیایەکی حیزبی ئیفلاسکە گوێ دێ بۆ کۆمپانیایەکی حیزبی ئیفلاسکە کاری ئیفلاسی کردووە قەیوانی ئیفلاسی کردووە بۆ نمونە ئەو کۆمپانیا زەبەلاحانی کە لێرە ئەو هەموو مۆڵیان دروست کرد ئیفلاسی کردووە خۆ داخراوە داوامی ئیفلاسی کردووە بەس حکوومەت ئیفلاسی کردووە بەس حکوومەت ئیفلاسی کردووە یعنی چی یعنی کەواتە پارەکە ماوە لێ بڕۆ سەیری کرد لە ئەمریکا و لە ئەوروپا دنیای کۆمپانیا ئیفلاسی کرد حکوومەت فرێ هەنێکیان کەوانێکی تێ فرێ نەکردووە کۆمپانیایەکی حیزبین پەڵی ئیفلاسی کردووە کۆڕێک ئیفلاسی کردووە کە لەسەر داهاتی هەرێمی کوردستان باز نایە بە عێراق ئاسێ سەڵکرد نایکە کۆمپانیا حیزبەکان تا بن دەوڵەمەندترە بن ئەم قەیرانە بۆ دەوڵەمەندکردنی زیاتری ئەوانە هەر لەبەر ئەوەش ئێمە ڕەنگاوێکی تری ڕادیکالی ماگرۆتە بەر هەر بە ئەوەی مژدەیەک بێ بۆ پەیجە ساختەکانی پارتی و ئەوانەی تێکە خەریکن بە ناوی ئێمە قسە دروستەکەن فەرمانبەرانی هەرێمی کوردستان نوێنەری فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە پارێزگای سلێمانی خەریکی ئامادەکردنی مزەکرەیەک و تەزەلومێکن بۆ سەرۆکوەزیری عێراق ڕاستەوخۆ خوان مخاطبەی سەرۆکوەزیری عێراقەکەن بەبێ احترامکردنی سەرۆکوەزیری هەرێمی کوردستان و دەرفەتیش دروستەکەن کە لەگەڵ لەهانی عێراقیان لە ناوی شانە سەرۆکوەزیری عێراق کۆبوونەوە بکەن داوا بکەن بە حەلی کۆتایی بدۆزنەوە موچەکانی ڕاستەوخۆ سەر عێراق چۆنی ئەخەنە سەر داواکاری فەرمانبەران خۆیان لەماوەی داهاتووە ئەو هەنگاوەکانە گرنە بەر ئێمەش بە هەموو شێ پشگیریان بە هەموو شێ پشگیریانەکە بەڵام بەوە کێشەی موچە چارەسەر دەبێ کێشەی موچە چارەسەر دەبێ بچێتە سەر بەڵێ کێشەی موچە چارەسەر دەبێ هەروەکو هەوڵاتیانی عێراق یعنی عێراق تەنانەت کەس دوای ڕوخانی سەدام بیشتر کێشەی موچە هەبوو موچەی نەبوو لەبەرەوە دەوڵەتە يعني مؤسساتها سر رأيهم مجندلي كهية أما دولة تالينية مثلا دوين برلمان توزيع جولي كي تيكو دايخس سر كي برلمان كي نعرف ويره بو لبرو الدولة نية ديكتاتورين دولة شتوينا كلو ديكتاتورين دولة شتوينا كلو البرلمان دابها بديكتاتورين دولة بياساي ميزانية ناشي بريها ناشي بريها قرض كلو اللي كيو قرض كلو إذا حال البنك المركزي همو صار همو ماني لبشكي هرمي كروسان $12 مليون بري بو باري $12 مليون 12 مليار دينار نزيكي $11 مليون لا بشكي هرمي كردستان ابردنا نزيكي 15 مليار ابرد نزيكي 12 مليون كات شكل لبابته لحقي او باري او بانقاني كلا 2014 باريان دي راكش بانك هديه كان ببيع ساي برلمان ببيع ساي بوجه همي امانتي براندو بروسي ميزاني عراقه $1 شي ونبو بلا امباريمان لك قرص كرو هيك شي ببيع موافقتي برلماني عراق نريو تماما $1 شي ببيع موافقتي برلماني عراق نريو هر همي واضحه امباران لكيو هاتوا شلون هاتوا بموافقتي برلماني عراق ريو اما برلمانتارێک کاکسۆران کۆمەڵێ بەڵگەی خسۆتە ڕوو ڕخنەی لێگرتوون ئەو هەر نەک پەرلەمانەکەی دەست بەسەرا گرتووە سەرۆکاتی پەرلەمان ئەو پەرلەمانتارەکەش ئاسایی لە ئێسێنێتەوە کردوێتی بە نادیەکی بێکەڵکی کۆمەڵی فەرمانبەری دەم بەسراو لەبەرەوە هەر داخن ئەو پەرلەمان بۆ لاواز بۆ زۆر پەرلەمانی کوردستان نەکە لاواز بۆ هەر نەماوە وجودی نەماوە ئێمە لە عێراق شتێکی ئاوا نەبوو ئەنجومەنی محافزەکانمان داخست یعنی هیوادارم کە دەلیڤەی دەستوری من هەم بە پەرلەمانی کوردستان داخستە چکم سوودی نییە ئەرکی لایەنەکانی ترچیانی پێ دوای ناوی بەشداری کۆبوونەوەکانی پەرلەمان کەن لەمەوە دووە ئێستا لە دەرەوەی پارتیش مەسەلەن دێک لایەن خەریکی دابەشبوونی ینی هەندێکیان نایە بایکۆتیکەن بایکۆتی نەکەن ڕاستیەکەی و پەرلەمانە کەڵکی نەماوە ئەوە کەسە بەتەما بێ بۆ پەرلەمانەکانی پەرلەمانی بکە کەڵکی نەماوە سەرۆکاتی پەرلەمان زانی کۆمەڵە شتێک حەکیم تۆ لە عێراقا لە تەوازن دروست کراوە يعني بير لو كروكا اجنداي سركاتي برلمان ببي موافقتي كرديه كلا سركاتي برلمان نعرض بيشو اجنداي نعرض بيشو وادان راو مثلا ام التوازن كلا علاقه دروس كراو برام الهرمي كردستان باساني اجندا بزورينا تي بيشو يا ساكن بوشي هذا درجه مثلا بس شتبلان رنگ بلا خلق بون شتي ديمقراطي شباش دوي داباشتك والله بسياره كم درو بس بابتك كده سيدي اوكا اما اللجنه كاني برلماني عراق
زۆرینە نین کورزۆرینە نێ ناو لیژنەکانی پەرلەمانی عێراق بەڵام یاساکانی ناو لیژنەکان وا داڕێژاوە بە زۆرینە و کەمینە شت تێناپەڕێ إلا هەنێ حاڵی زۆر دەگمەندەیە بە زۆرینە کەمینە تێناپەڕێ بۆ نمونە عێراق ناتوانێت یاسای دادگای تحای تێپەڕێنێ ئەبێ کورد بەشدار بێت لەگەڵ لە هەرێمی کوردستانە هەموو ئەو تەوازوناتان تێکچووە بە بەکارهێنانی کەمینەکان وانە بۆ نمونە کۆمەڵە برادر باسییان کردن لە لیژنەکانە ئێمەمانەیە وەزیر بانکەین زۆرینەکە پارتی ناڵن لە عێراق هەشتیوانە یعنی نایڵم یعنی چی نایڵم چییە ئەتوانی دوای خەیت ئەتوانی هەفتەیە دوو هەفتە دوای خەیت بەس نایڵم یعنی چی چۆن نایڵیت وەزیر بێ بە زۆرین و کەمینە لەبەرەوە ئێستا من نمونەیەکە بۆ یاسای کاتە پێش و بە ناوی یاسا ئەلکترۆنی و ڕەخستنی ئەلکترۆنی لە عێراق بۆ دەمکردکردنی پەیجەکان لە فەیسبووکە ویستیان هەنە هێزی ڕادیکاڵ بەکاری بەرن لیژنەکەی ئێمە نەمانێشت ناڵن و لیژنەیە مەسەڵەن هێز بە زۆرین و کەمینە نە بەو یاسایی کە داڕژا تەوازونیتیان نەبێ مەسەڵەن سونە و لایەنە کوردیەکان نایانگەشت بڕاتە پێشەوە و لایەنە زیاتر ڕادیکاڵە شیعەکان بوون کە ویستیان بێنە پێشەوە بەڵام پارتی بێ بە ئارزووی خۆی بێ نایڵێت بڕوا ئێوە پەرلەمان نییە کاک ئەوە یانی کۆمەڵایەتیە هیچ خەڵکێکی نەماوە هەر کەسێک بەتەما بێ پەرلەمانشتی بکە ڕاستیەکەی ئەو بێ شێو سەرەنێتەوە هەرداخستنی باشترە ئێمە لە عێراق ڕاستیەکەی ئەنجومەنی محافزەکان زۆر لەو چالاکتر دەماخستن باش بەس پەرلەمانی عێراق ڕێگەی پێدراوە ڕۆڵی خۆی ببینێ دەتوانێت لێ بچینەوە لە وەزیرەکان لە سەرۆک وەزیران ئەوانە بکەن بەڵا توانیمان وەزیرمان لابردار کۆمەڵە وەزیری کوردمان لابردووی عێراقمان لابردوو هەر سەرۆک وەزیر هاتووە بەس دەڵێنەکە بڵێن بەس وەزیری نەیانتوانیوە لێ بچینەوە لە خەڵکی شیعە بکەنەوە بەس کورد و سونە سزا درابێشتیوە هەبووە مەسەڵەن شیعەشمان دەرکردووە یەک دنیا وەزیری شیعە هەر سجن کراوە سوودانی ئێستا سجنە وەزیری بازرگانی بووە سنە شیعە نییە وەزیری ناوخۆ وەزیری دیفاع هەمووان هەر هەموو لابران لەسەر گەندەڵی پەیوەندی بە سنە شیعەوە نییە پەرلەمانی عێراق پەرلەمانێکی کارایە پەرلەمانێکە ئەتوانێت عەرقەلەی گەورە بۆ سەرۆک وەزیرێک هاتە پێشەوە کە ئێمە بەدڵمان بۆ عەلاوی وعدی موچەشیە بۆ مەزانیاریتان وعدی موچەیە یعنی ئەمە شاهیدیەکە بۆ عەلاوی و بە شایدی ئەو برادرانە وعدی یەکەم شەدی عەودی موچەیە کە ڕێگە لە دواکردنی موچە ئەگرێت یعنی ئەوە یەکێکە لە حەلەکانی پەرلەمانی عێراق دەنگی پێ نەیە پاشێک شێک پەرلەمانە بە هەموو گەندەڵی محاسەسەوە پەرلەمانە ئەمە نادیە ئەمەی هەرێمی کوردستان نادیە و نادیەکە و بەرزانی دەست باشە بەس سەبارەت بە دۆخی ناوچە کێشە لە سەرەکان ئێستا دۆخێکی زۆر خراپ لەوێ هەیە داغڵودانی جوتیار دەسووتێنرێت داعیری بە ڕاگواستنە ئەی ڕۆڵی نوێنەرانی کورد یاخود بڵین ڕۆڵی هەرێمی کوردستانیش بەرامبەر ئەو ناوچانەتی بۆچی ئێمە بەم دۆخە گەیشتین کە ئێستا لەوێ جوتیاری کورد دەغڵودانەکەی بسووتێنرێت ئاوارە بێ بکوژرێ شەید بکرێ کاک حەکیم من خۆم بەردەوام بە بەردەوامی بە گومان و هیوادارم هەڵاتیان هەرێمی کوردستانی جواب بن بە بەردەوامی بە گومان و سەری میدیای کوردی بە تایبەتی میدیاکانی سەر بە پارتیەکەم کە ڕووماڵی ناوچە زیانکۆکەکانەکە میدیایەکی تاولیاندار و ڕەگەزپەرستانەیە لە ڕاستیە پێشی کورد دەغڵودانی لایەنە هۆز و پێکاتە عەرەبیەکان سووتە هەر پێشی کوردی ئەوان سووتە ئەوە سەری هەواڵەکانکەنە بەدوای هەواڵەکان بچن کردیانە ئەمە بەشێکی زۆری پەیوەندی بە داعشەیە بەشێکی هەرە زۆری پەیوەندی بە داعشەیە ئەم بابەتە بەتەنها کوردی نەگرتووە ڕەنگە کورد زیاتر زەرمەند بووە لەبەرەوە ئەو زەویانەی کووردە بە زۆری کەوتوتە تەماسی بینی پێشمەرگە و بینی پێشمەرگە و عێراقە بۆ فەراغە و داعش بەکاری هێنێ ئەو منتیقەیە بابەتەکە بەشێکی ڕەنگە بەشێک هەندێک لایەن بیان و ئیستیقلالیکەن بۆ مەسەلەی کوردی بەس بابەتەکە پەیوەندی بە لایەنی ئەمنی و داعشۆ هەیە بابەتەکە تەنها بە مەسەلەی پەیوەندی بە مەسەلەی کورد و عەرەبەوە نییە پەیوەندی بە لاوازی ئەو خەتەوە هەیە کە تێکەڵە ڕەنگە هەندێک لایەنیش بیانێ بەڵام ئەم ناوچە ئەم زەویانەکە ئەم کێشانیان تووشە بتۆ بەشێکیشی هەر کێشەی یاسایی هەیە یعنی ڕاست ئەگەر کورد لەوێ بێت کورد نەیتوانی بە پێشتر ئەم کێشەیە بۆ کە دەسەڵاتدار بوو مەسەلەن جوتیاری کورد کێشە بۆ جوتیاری کورد چارەسەر بکەن کە سەردەمی بەعز کێشە بۆ جوتیاری کورد دروست بووە بەڵێ نەیانتوانی و 15 ساڵی ڕێک لەوێ حکمیان کرد لە پەرلەمانی عێراقیش بوون ئێمە بەهۆی قەیرانەوە لیژنەی مالی سەوسیالیستمان دروست کرد بەڵام بەهۆی قەیرانەوە نەتوانرا کارابێ و قەیرانەکانی عێراقەوە بەڵام ئەوان 15 ساڵی ڕێکی کێتی لەوێ بوون یاسای زەویزارەکانیان پێ چارەسەر نەکراوە لەبەرەوەی ئەولەوێتیان نەبوو هەموو ڕۆژێیەکەی عێراقگرن بۆ ئەوەی بۆچی ئەم گرێبەستە بۆ ئێمە نابێ بۆچی شەریکەکەی ئێمە ئەم وەزیری داد کورد بوو یعنی ئەویش چارەسەری نەکردووە هیچ لێشیان نەپرسێ زای وەزیری داد چی کردو ئەوی پێشوو یەکێتی بوو ئەوی پێشوو کە کاک غالب کەیسەکە لەسەر جوڵان کۆمەڵی خەڵکیان دامەزران خەڵکی خۆیان سووسێ لە زیندانەکەی سووسێ خەڵکیشتی بچووک و لاوەکی خۆ دەوڵەمەندکردنەوە شتانە بوون ینی هی نەبووە استراتیژێکی وی نەبووە کە خەریکی خەڵک بێ بەڵێ سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز سەرکەوت شەمسەدین ناوی پەرلەمانی عێراق لەم بەرنامەی لەگەڵ ماڵی سپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ